بەڕای تۆ پاراستنی ژینگەی کوردستان تەنیا ئەرکی دەستگاکانی حکوومەتە؟ بۆ ئەوەی ژینگەیەکی پاکمان هەبێت پێویستە هاوڵاتیان چی بکەن؟ من ناوم محمد زیادە ژینگە ئەرکەچی ئەخلاقی ئینسانی سەریەک تاکچی ئەم کۆمەلگایە لەسەر هەمومان پێویستە ژینگە بپارێزین لەبەرەوەی ژینگە تەنها ئەرچی حکوومەت نییە بەڵکو ئەرچی هەموو تاکێکی ئەم کوردستانەیە کە ژینگە بپارێزی وە ژینگە بە چۆنەها شێوە دەتوانی بیپارێزی بۆ نمونە ئەگەر هەر کەسێ لەبەردە ماڵەکەی خۆیان درەختێک بچێنیت بۆ بزانم کولفەیەکی زۆر کەم تەکلیف دەکات بەڵام جوانترین سیما دەبەشتە شارەکەت لەبەرەوەی ئێمە هەمومان پێویستە ڕێز لە ژینگە بگرین و ژینگەمان خۆش بوێتن لەبەرەوەی ژینگە سیمای وڵاتت پێش دەخاو و سوودی تەندروستیش بۆ کۆمەلگا هەیە. من ناوم ڕعدە هیوادارم ئەو خەلکانەی دەستە سەیرانگە پیسیان نەکەن و لەگەڵ خوان ببەنەوە لە غێر جێیەکی فڕەدەن سبەیەکی دی دەستە شوێنیان. سڵاو من ناوم ڕێکا شێخ ڕەزا دەمەوێت باسی پاراستنی ژینگە بکەم کەوا پێم وایە ئەرچی حکوومەت و ئەرچی هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی پێم وایە ئەرکەکە زیاتر 180 بەلایانی حکوومەتە و 170 بەلایانی هاوڵاتیانە. ئەرچی حکوومەت پێم وایە دابینکردنی هەموو ئەو خزمەتگوزاریانەیەکەوە لە شوێنە گشتەکان پێویستن و ئەرچی هاوڵاتیانشکەوە یارمەتی دەری حکوومەت و دەستبارگیری حکوومەت من لە پاراستنی ژینگە و دەمەوێت لێرەوە پێشنیارش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کەوا هەڵبستی بەدانانی پرۆژە یاسایە ئەم پرۆژە یاسایە خۆی بینێتەوە لە پاراستنی ژینگە و زیاتر سیمینارات و زیاتر وەرکشۆپ بکرێ بۆ تەوعیەکردنی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی. ئێمە ئێستالا تەماشا دەکەم هەمی جهەی هەمی منتەقەی حکوومەت هەیە شێرەوانی هەیە خزمەت وزارەکان هەیە لە گوند لە ناحیە لە قەزا لە گەڕاک لە پەرێزگار ناوشاری مدینەی هەمی تشتێک حتى لە حەنقاری ئەگە عالم بچوو لە سەفرە ناو حەنقاری ئەگە خۆش جهەی خۆش پاقش نەکەڕ و خاوێن نەکەڕ طبعا ئەو منتەقە دیئەی ئەو منتەقەی باش دەرناچی لە بەرامبەری چای عالەمی.